هونەری پێکەرسازی و فیلم ئەتوانم دوو هونەرن ئەتوانی زۆربەی زۆری کارەساتەکانی پێ بژێڕیتەوە توانی زۆربەی بکەی بە شایەت بەسەر مێژووی وڵاتەکەتەوە هەڵبەت بۆ من ئەتوانم بڵێم پەیکەرسازی ژیانێکی زۆر زۆر تایبەتە بۆ من چونکە زۆربەی کاتەکانم بەدە لە ژیانی ماڵە و هاوسەر و مناڵەکەن و ماڵی خزم و باوکمان زۆربەی کاتەکانم بە پەیکەرسازی و خەریک هەڵبەت من وەکو هەموو مناڵێکی کە لە عایلەیەکی متەوەست و تا ڕادەیەک هەژار گەورە بووم و وەکو هەموو منداڵە کاسبیم کردووە دواتر لە ڕێی ئەو کازیوانی کە کراوەتەوە لە ڕێی مناڵپارێزی کوردستانەوە بۆ مناڵانەی کە کاسبن بتوانن دوای کاسبی و دوای ئیشکردنیان بتوانن بەهرە بە تواناکانی خۆیان بدەن هەڵبەت منیش چەند جارێک چوومە تا کازوەی سەرشەقام و لەوێ توانم لە پێشا بەیاری دووگۆڵۆک و هەموو مناڵێک کە چەند حەزم خولەیەکم هەبوو لە سەرەتا بەیاری بالە و دووگۆڵی دەستم پێ کە دواتر چوومە بەشی شێوەکاری توانیم زۆربەی کاتەکان لەو دوو بەشەیە بڵاو بکەمەوە و ئیشانتیا بکەم دوجار کۆمەڵە تەجروبەم کرد لە ساڵی 97 لەگەڵ جەمال پێنجوێنی فۆتۆگرافەر و مامۆستا ساکار فاروق و ئەوان کۆمەڵێک بوون لەوێ وەکو مامۆستا دەرزیانەوە تۆ مناڵەکان هەڵبەت منیش وردە دەستم کرد بە کاری هونەری لەگەڵیانە و کۆمەڵە یادگاری زۆر خۆشمان دروست کرد بەیەکەوە توانیمان کۆمەڵە کاری تابلۆ و کۆمەڵە کاری پێکەرسازی ئەنجام بەم ئەو کارانە توانم بڵم دوو کاریان کەماونەتەوەکو یادگاریە بۆ ئەو مێژووی کارکردنەوەی خۆم ئەم خولیای لە منە هات بەردەوام بووم و توانیم بچمە پەیمانگای هونەرە جوانەکان هەڵبەت دێکێت لە هەرە خولیا گەورەکانم ئەوە بوو خەونم بوو کە بچمە ناو پەیمانگای هونەرە جوانەکان چونکە هەستمە کرد ئەو ئارەزوو حەزەی من ئەتوانم لە پەیمانگای زیاتر پەرەی پێ بم یعنی هەر خوێندنێکی تریان هەر شتێکی کەم کردایە تەسەوڕمەکە زۆر سەرکەوتوو نەبووم لە بەشی شێوەکاری وەرگیرام بە پلەیەکی زۆر باش کەەوە یەکێکم لە تەلەبە باشەکانی ئەو ساڵەکە وەرگیرام و ئەوە دەرگایەکی گەورە و ڕێیسی بوو بۆ من کە کرایەوە بتوانم بچمە نێو دنیای هونەر و بەڕاستی لەگەڵ هەموو ئەو ملاحەزاتانەی هەمانە لەسەر پەیمانگا بەڵام ئەتوانم بڵم دەرگایەکی باش بوو بۆ من ساڵی 2011 بەڕەسمی توانیم ینی بە فەرمی توانیم قەرار بەم وەکو خۆم وەکو چێنەر بتوانم ئیش بکەم بۆ سەر جادە و شوێنە گشتیەکان داینیم یەکەم کارم بۆ هونەرمەندی کۆچ کرد و تاها خەلیلی بەڕەحمەت بێ بە ئەو بوو یەکەم کارم هەڵبەت ترسێکی زۆرم هەبوو لەوەی کە تۆ یەکەم پەیکەرە ڕاستە کۆمەڵی ئەزمموی پەیکەرم هەبوو لە ناو پەیمانگا و کاری بچووکم کردووە بوو بە لازالش ئێسار خەریکی کۆمەڵە کاری ناوەی خۆم کە وەکو پەیکەرسازێ بیر و هزری خۆم چێ بۆ هونەر ئەو کاتە چونکە یەکەم کارم بوو بۆ سەرجادە و شوێنە گشتیەکان ترسێکی زۆرم لە دڵا بوو بە حەزارێکی زۆرەوە سێ جار ئیشەکەم تێگایەوە تا گەشتینە نەتیجەیەک و دامنا کۆمەڵە کارم کردووە ئێستا کە سەریانەکەمەوە کۆمەڵم لە حەزی زۆرم هەیە لە سەریان بەڵام هەڵبەت ئیتر هەمومان یاسای ژیان وایە کە بە ئەزمونێکە ئەگەینە ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ باشتر بی ئەگەر بتەوێت ئیشم بۆ 27 کەسایەتی کردووە کۆی کارەکانم تەقریبی 32 ئیشەکە لە ناو شارەکانی کوردستانە دانراوە. هەر کاتە پێشنیاری پەیکەرێک بۆ من نەکرێ و بۆشم کراوە پێشنیارکە بۆ کەسایەتی بۆ وەکو بیرکردنەوەی خۆم و خوێندنەوەی ژیانی ئەو کەسایەتر لەوانەیە لەگەڵ تایپی ئیشکردنی منانە گونجابێ توانی منێکم بەڵام خۆشبەختانە زۆرینەی ئەوانەی کە پێشنیارم بۆ کراون و
ئەو کەسانە بوون کە هەمیشە بە خەمی نیشتیمان بە خەمی ئەدەب بە خەمی هونەر بە خەمی ئەو کاری خۆی تیا کاری کردووە هەموو کارەکانم خۆشەوە یەکەم ئەزمموی پەیکەرم کە زۆر دڵم پێی خۆش بوو پەیکەرەکەی نووسەر ڕۆمانوس بەختیار عەلی و ئەولەسیز بوو چونکە لە یەک زەمەنا بوون و بۆ پەیکەرساز زۆر زۆر گرنگە کە تۆ بتوانی پەیکەرێکی باشی خۆت بە ماتریالی برۆنز داڕێژی ینی ئەوە خەونی هەموو پەیکەرسازێکە بۆ من زۆر خۆش بوو ئەوانە بەڵام دوجار هەموو کارەکانم زۆر خۆشەوە وە دڵش زۆر دڵخۆشم بۆی کە پەیکەرم بۆ کەریمی عەلەکە کردووە پەیکەرم بۆ ژەنەراڵی پاییز کردووە پەیکەرم بۆ دکتۆر محەممەد کەمال کردووە کە ئەتوانم بڵێ مەچێ بوو لەو کارانەی لەگەڵ هاوڕێیانی گۆڤاری شەعرا بڕیارماننا ئەو کارە بکەم پێشنیاری ئەوان بوو ئەو کارەشم زۆر خۆشە چونکە دکتۆر محەممەد کەمالێکێکە لەو کەسایەتیانی کە لە ژیانایە و بە بێدەنگی ئەزمونێکی گەورە تێ ئەپەڕێنە ڕۆژانە و وەک خاوەنی کۆمەڵێک نووسینی گەورەی فەلسەفی یعنی توانم بڵێ مێژووی هونەری مێژووی فەلسەفە بە کوردی لای ئەوە دەرچوو قسەکردن لەسەر پەیکەرسازی لە کوردستانە کارێکی ئاستەمە بۆ من وەکو ئەزمونێکی کەم بەڵام مافی ئەوم هەیە وەکو هەم پەیکەرسازێک وەکو هەم بینەرێکی پەیکەرسازی باش و خراپ لە یەکجێ ئەەکەمەوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ کاری پەیکەرسازی لە بەرەو پێشچوو نایە هەڵبەت کارکردنی من قورستر بووە وەکو پەیکەرساز چونکە ڕاستیەکە ینی کاتیەوە هاتووکەمە دەستخێنە سەر ڕاستیەکان ئەزمموی پێشتری پەیکەرسازی کۆمەڵە نەقسی تیا بۆ کۆمەڵێک ڕخنەی عام نێگیراوە خەڵکێکی زۆر ئاسایی توانێتی قسە لەسەر هونەری پەیکەرسازی بکە و هەڵبەت بۆ من قورس بێسە تۆ لەو مێژووە بێتە سەر ئەوەی کە تۆ چاوی خەڵک جاریشکە ڕابێنین تۆ بەکاری پەیکەرسازی باشتر نایانی دیتێڵتر ورتر من تا ڕادەیەک توانیم ئەو هەنگاوە جدیە بنێم و خۆشبەختانەش زۆر باش کارەکان ڕۆشتە پێشەوە و من ڕۆژ بە ڕۆژ زۆر گەشتبینم بۆی هونەری پەیکەرسازی بەرەو پێش ئەچێت ناڵم کوردستان خراپە بۆ هونەری پەیکەرسازی بەڵام کوردستان تا ئێستا کەشێکی لەباری نییە بۆ هونەری پەیکەرسازی و شەڕێکی گەورەی ئێمەیکەین لە وڵاتە چونکە تا ئەم دەقێ لە وڵاتەکەی تۆیان هونەری پەیکەرسازی نەبووتە کورتتون و تا ئێستا کارگەیەکی برۆنز نییە داڕشتنی میتاڵەکان لە کوردستانان نییە ڕاستە لاانێ لە هوانە کەسێک کووریەکی دانابیان هونەرمەندێک بۆ خۆی شتێکی کردبێ ئەمانە بەڕاستی ناگەێنەوەیت بە تۆ بڵێ هونەری پەیکەرسازی پێش ئەکەوێت بەڵام تۆ کاتێک ئەتوانی بڵێ هونەر لە وڵاتەکەما بۆتە کولتور کە بتانی کارگەیەکت هەبێ ئەو موادانە بە بەردەوام هەبێ ستافێکی شارەزات هەبێ بۆ کۆمەڵە مەرحەلەی کارەکە چونکە هونەری پەیکەرسازی کۆمەڵە مەرحەلە بینیم ینی کۆمەڵە مەرحەلە تێپەڕێن نێچە لەوانە داڕشتنی قوڕەکە ئەرچی خۆمەوە ینی ئەتوانم ئیشی تیا بکەم و تا پەیکەرەکە تاوەکەم بەڵام لە دوای ئەمەوە ئیتر ئیشی من وەکو پەیکەرساز ئەوەستێ ئەو کاتە لە هەموو دنیای ئەو بای ئەوەی جگەل لە شەق ستافێکێت قاڵبیەکە بۆ داڕێژێت و ئەدادێت چونکە ئەو تەمەن و تاقەی کە لە منە هەیە نابێت لە قاڵب و لە داڕش ناسەرفکرێت بەڵام بەداخەوە ئێمە لە ئەلف تای خۆمانی شەڕی جێگە ئەکەین شەڕی شوێن ئەکەین شەڕی مواد ئەکەین طبعاً هەموو ئەمانش هەمووی لە تااقەتەوە لە توانە ڕۆژەم زۆرە لەسەر ژن لە ئێستاە تقریبی 6 ئیشم ئامادەیە تونند و تیژی ژنان و کۆمەڵێک لەو ئەو تایپانە 6 ئیشم کردووە بە تەمام بیکەم بە چەند ئیشێکی تر و عەرزێکی بچوشی بۆ بکەم دوا بە دوای ئەوە بتوانم یەکێکی لە پرۆژەکان گەورە بکەم و چونکە خەونیشمە کار بۆ ژن بکەم کار بۆ پێشمەرگە بکەم کار ئەو مەسەلەی پرۆژەی ئەنفالەکەم بەڕاستی خەونێکی گەورەمە هیوادارم بتوانم ینی زۆر حەزەکەم و ئیشە جێبەجێکەم و هەموو ئامادەکارێکشم بۆ کردو تەنانەت بەسیترین بیرکردنەوەشی تایە ینی تا گەورەترین بیرکردنەوە پرۆژەیەکم ئامادەی بۆ کۆڕەوە لە 2013 من خۆم بۆ ئامادە کردووە ماکێتم بە برۆنز بۆ کردووە کە برۆنز لە وڵاتی ئێمەیان نییە زۆر خەونمە ئەوە دوو پرۆژێکی دیواربەندە بۆ شەڕی بەدەکی سەرا پرۆژەیەکە بۆ کۆڕەوە هەڵبەت هەر بە تەحەموڵم لەگەڵ ئەو پرۆژەیە تەمە ناکەم تا لە ژیانم بتوانمەوە ئیشانە بکەم و بەڕاستیش لەگەڵ دکتۆر تەها ڕەسوڵە چەند جارێک ئەم مناقەشەیەمان کردووە و ئەتوانم بڵێم سەپۆرتی زیاتر لە 20 ئیشی کارە هونەریەکانم بووە
و جێ خۆشحاڵێکە کەسێک لە سلێمانی بۆ شێوەیە هاوکاری گەنجە لە ڕووی ئەدەب و هونەر و ئەوانەوە لێ ڕۆسپاسێکم بەڕاستی حەز ئەەکەم هەنەوە لە پلانیشمایە یەک پەیکەری خۆم لە بیدایات و تا ئاخر تەسویرکەم بۆیە هونەری پەیکەرسازی ئاسان نییە هیچ هونەرێک ئاسان نییە بەڕاستی بەڵام هونەری پەیکەرسازی ئەتوانم بڵێم هەموو چین و تەبەقەکان تیار تەنانە بە کرێکارتیەوە بە ئاسنگەریتەوە بە دارتاشیتەوە بە قوڕکاریتەوە بە قاڵبکردنەوە بە داڕشتنەوە هەموو مەرحەلەکانە بینم نۆرماڵە کەسێک حەزی لە هونەری پێکەرسازی نەبێت بەڵام نۆرماڵ نییە هێرشکردنێکی ناڕاو بکرێتە سەر هونەری پێکەرسازی چونکە دوجار توانا و هێزی کەسێکە تۆ نەک من هەر پێکەرسازیشتێ کەسێک تەمەنێک و کاتێکی خۆی دیارەکە بۆ خزمەتکردنی شارێ ئۆکی بەدڵت نییە ئەتوانی بە شێوکی زانستی لەسەر من بنووسی کارەکەت ئەمەیە و بە دەر لەمە لە توانە و تاقی پێکەرساز زۆرە بە بۆیە احترامگرتن لە هونەر بەڕاستی بەرزبوونی ئاسە ڕۆشنبیری لە شارە بەڵام خۆشبەختانە هیچی لە توانای منی نەبردووە و خۆشبەخت لە هەموو مەرحەلەکانی وان بەخۆم کردو چێژ لە هەموو مەرحەلەکانی بینم چونکە ئەگەرنا نەم ئەتوانی 32 ئیش بکەم.